ئێرە فاکڵتی ئەندازیاریە لە زانکۆی سۆران. لێرە ڤیستیڤاڵێکی خواردن سازدراوە کەواسی جۆر خواردن و شیرینی ئامادەکراون. قەیرانی دارایی و کەم دەرامەتی قوتابیان وای کردووە کەوا بیر لەوە بکرێتەوە ڤیستیڤاڵێکی لەو شێوەیە ئەنجام بدرێت و داهاتەکەچی بدرێتە ئەو قوتابیانەی کەوا کەم دەرامەتن و توانای درێژەدانیان نییە بەخوێندن. لە نوێترین بیرۆکەماندا بیرمان کردەوە کە ڤیستیڤاڵێک ڕێک بخین ئەو گروپە لەسەر خۆی و لەسەر هاوڕێکانی کۆمەڵە خواردنێک و شیرینەمانیەک بێنێت و ئەو خواردن و شیرینەمانیە بە مەبلەغە پارەیەکی کەم بفرۆشێتەوە بە میوانە بەڕێزەکان و داهاتی ڤیستیڤاڵەکەش بدرێت بۆ قوتابیانەی کە لە ڕووی داراییەوە بارەکەیان خراپە. قوتابیانی فاکڵتی ئەندازیاری جیاواز لە ڕۆژانی تر ئەمڕۆ خواردن و شیرینی جۆراوجۆریان لە ماڵەوە دروست کردووە و هێناویانە لە ڤیستیڤاڵەکە دەیفرۆشن و داهاتەکەشی دەدەنە هاوڕێکەم دەرامەتەکانیان. ئێمە وەکو قوتابیانی فاکڵتی ئەندازیاری هەساین بە ڕێکخستنیان مەراسیمە فستیڤاڵی خواردن و ئامادەکردن لەلایەن هەر لایەن خۆمان و بۆ لایەنی قوتابیانەوە و یعنی بۆ ئەو کەسانی کە لایەنی داراییان خراپە لە زانکۆکەی خۆمان. ئێمە وەکو قوتابیان بەشداریمان کردکەوە زیاتر هەستی هاوکاری لە نێوان قوتابیاندا زیاتر بیتن کەوا ببیتە پێشەچیەک یان داهێنانێکی نوێ لەلایەن قوتابیانی زانکۆی سۆرانەوە بۆ هەموو شوێنەکانی تر کە ئەم چالاکیانە بەردەوام بن بۆ زیاتر خزمەتکردنی قوتابیان. من ئەویان جۆرێکە لە زەڵاتە کڕیمە و خواردنی جۆرا جۆرە بۆم شیرینی هەبوو، خواردنە کوردەواریەکان هەبوون، خواردنی سەردەمی ئێستا هەبوون و خواردنی جۆرا جۆرە من وەبزانم نزیکی 30 جۆر خواردن هەبوو. بەدڵنیایەوە مەجموعەی قوتابیە ئێستا لە داخلیە ئەکرێ بۆن منە ماوێکی زۆرە غەریبی و خواردنانەی کردووی بەڵام ئەوڕۆ دەرفەتێکی باش بوو کە و خواردنانیان تاقی کردەوە. ساڵانە لە وەرزی دووەمی خوێندن زانکۆ و پەیمانگاکان ڤیستیڤاڵی جۆراوجۆر ئەنجام دەدەن بە مەبەستی ناساندنی کەلەپوری نەتەوەیی. فاکڵتی ئەندازیاریش ئەم ساڵ ڤیستیڤاڵەکەیان سەرەڕای ئەوەی نمایشی خواردنی کوردەواری بوو ئامانجیشیان داهاتێک بوو بۆ قوتابیانی کەم دەرامەت. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.